Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گرامرلاتان لویدیویکی ندا. زۆربەتان داوا ئێوەتان لێ کردبووم کە زنجیرە ڤیدیۆیەک لەسەر Phrasal Verb دروست بکەم. ئەم ڤیدیۆیە بەشی یەکەمی زنجیرە ڤیدیۆی Phrasal Verbە. پێشەوەی دەست پێ بکەین لەوانەیە پرسیار بکەیت کە Phrasal Verb چییە؟ Phrasal Verb verbێکە کە prepositionێک لە دوایەوە هاتووە و مانای verbەکە یان مانای فرمانەکە بە تەواوی ئەگۆڕێت. ئەمڕۆ باسی 5 Phrasal Verb بکەین کە وشەی کەمی لەگەڵایە. با دەست پێ بکەین و یەکەمیان come up. Come up دوو مانای سەرەکی هەیە، یەکێک لە ماناکانی سەرهەڵدانە، یەکێکی تریش لە ماناکانی گەیشتنە. ئێستا ڕوونی یەکەمەوە کەمە بەسمان چییە؟ بۆ نمونە ئەڵێین Whenever I talk with my parents, the topic of studying comes up. Whenever I talk with my parents, هەر کاتێک کە قسە لەگەڵ دایک و باوکم ئەکەم، the topic of studying comes up. The topic of studying comes up. بابەتی سعیکردن سەرهەڵەیە. Come up لێرەدا بە مانای سەرهەڵدان دێت کە دیارە کاتێک کە قسەیان لەگەڵ ئاکەیت یەکسەر باسی سعیکردنەکەن. ئەم نمونەیە مەبەستی ئەوەیە. ماناکەی تری come up وتمان بە مانای گەیشتن دێت. بۆ نمونە ئەڵێین I came up with a solution. واتە گەشتم بە چارەسەرێک کە لێرەدا مەبەستەوەیە کە هەوڵێکی زۆرە داوە بۆ ئەوەی کە چارەسەری کێشەیەک بدۆزیتەوە و کە چارەسەری کێشەکە دۆزیتەوە ئەڵێیت I came up with a solution. گەشتم بە چارەسەرێک. دووەم Phrasal Verb come in. Come in بە مانای هاتنە ژوورەوە دێت. بۆ نمونە ئەڵێین Can I come in? Can I come in? واتە ئەتوانم بێمە ژوورەوە؟ هەروەها come in بە مانای دێتیش دێت. بۆ نمونە ئەڵێین These shoes come in 5 different colors. ئەم پێڵاوانە 5 ڕەنگی جیاوازیان لەگەڵە یان بە 5 ڕەنگی جیاوازەوە دێن کە دیارە مەبەستە ئەوەیە کە ئەو پێڵاوانەی کە باسی ئەەکەیت هەمان پێڵاو 5 ڕەنگی جیاوازی هەیە. سێم Phrasal Verb come out. Come out بە مانای دەرکەوتن دێت یان بە مانای چوونە دەرەوە دێت. بۆ نمونە ئەڵێین The sun came out behind the clouds. The sun came out behind the clouds. واتە خۆرەکە لە پشتی هەورەکانەوە دەرکەوت. لێرەدا come out بە مانای دەرکەوتن دێت. مانایەکی تری come out ڕۆشتنە دەرەوەیە. بۆ نمونە بە ڕەفیقێکت ئەڵێیت Are you gonna come out with us next Friday? Are you gonna come out with us next Friday? Are you gonna come out with us next Friday? ئایا لەگەڵمانیتە دەرەوە جومعەی داهاتوو؟ چوارم Phrasal Verb come across. Come across. Come across واتە بەڕێکەوت تووشی شتێکە بیت یان کەسێک ئەبینیت کە چاوەڕێت نەکردەوە بیبینیت و ئەیبینیت. بۆ نمونە ئەڵێین When I was shopping last night, I came across one of my old friends. When I was shopping last night, کاتێک کە شەوی ڕابردوو شتم ئەکڕی I came across one of my old friends. بەڕێکەوت یەکێک لە هاوڕێدێرینەکانم بین کە لێرەدا مەبەستەوەیە کە تۆ پلانەدا نەدا بۆ کەسە ببینیت بەڵکو هەر بەڕێکەوت بینیت. Come across بەو مانایە دێت. کۆتا Phrasal Verbی ئەمڕۆ come on. Come on بە مانای خێراکە یان دەی دێت. بۆ نمونە ئەڵێیت Come on, let's go. Come on, let's go. دەی با بڕۆین یان خێراکە با بڕۆین. ئەمە ئەگەر سەرنجتان دابێت لە فلیمەکانە زۆر بەکارهێنرێت بە تایبەتی لە فلیمی شەڕەتەقە و ئەم بەزم و ڕەزمەیە پێی ئەڵێت Come on, let's go. دەی با بڕۆین. ئەمەش Phrasal Verbەکانی ئەمڕۆمان بوون. بەم شێوەیە ڤیدیۆڕۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆگەتان بەدڵ بوو لایکی بکەن و بە هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر دەتانەوێت کاتێک ڤیدیۆی نەبڵاوکەینەوە ئاگادار بکرێنەوە سبسکرایبی چانەڵەکەمان بکەن. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.